بینەرانی عەزیز ئەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتێکی سیاسی. لە گفتوگۆی ئەم جارەدا گفتوگۆ لەگەڵ نووسەر و خەڵسوراوی سیاسی کاک ئیبراهیمی جەهانگیری دەکەم کە لە وڵاتی کەنەدا دەژی. کاک ئیبراهیم بەخێر بێت بۆ ئەم گفتوگۆیە. سپاس کاک جەمال. با باسەکەمان لەوە دەست پێ بکەین. دوای شۆڕشی گێلانی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان بوو بە ناوچەیە کە دەتوانین بڵێین وەکو سنگەری ئازادی خوازی چاوی لێ دەکرا و حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە وەکو دوو حیزب لە ڕۆژهەڵاتی کوردستان نوێنەرایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیان دەکرێت. ئەگەر بمانەوەی باسەکەمان لەوە دەست پێ بکەین، ئەو سەردەم لە ڕوانگەی ئێوە چۆن بوو بۆ پێی کە جەنابی شت بۆ خۆت لە نێو ڕووداوەکانداوی؟ ئەوەی ڕاست بێ کاک جەمال هەر لە سەرەتای شۆڕشە و لە پێشەوەی کە ڕووجەمی شاش بڕوخێ ئەمن بۆ خۆم هەستم دەکرد کە هەردوو گلا ئەم کۆمەڵە بە شێوەیەکی کەمتر بەڵام حیزبی دموکرات بە شێوەیەکی بەرینتر کاری تەشکیلاتیان دەکرد. من خۆم ئەو کات پێش ڕوخانی ڕژیمی شا لە پەیوەندیدا بووم دەگەڵ کەسانێک ئێستا پەیوەندی من و حیزب بوون. ئێستا لە ئێران دەژین، من ناتوانم ناویان بێنم، بەڵام دەمی من دەگەڵ کاکغەنی بلووریان ئەمن دەرتباطدا بووم و پێشەوەی ڕژیمی شا بڕوخێ هەستم بە بوونی تەشکیلاتەکانی حیزب دەکرد لە نێوشاری مەهاباددا. کە ڕژیمی شا ڕووخا تەبعانی تر حیزب دەستی کردەوە بە جێکوشانی ئاشکرا، بەڵام بۆ خۆشمان دەزانین و وەکو زۆر جاری ئاماژەی پێکراوە حیزب تەشکیلاتێکی ئەو تۆی نەبوو، کادر و چوزانم هەڵسوراوێکی سیاسی وای نەبوو کە بتوانێت بەسەر ئەو وەزعیەتەدا کە لە نەکاو ڕوویداوە خەڵکێکی یەکجار زۆر بە عیشق و خۆشەویستی حیزبی دموکرات ڕویان لە ئەو بنکانەی حیزب دەکرد کە لە زۆربەی شارەکان دانرا بوو. حیزب بەڕاستی پێ نەدەوەستا، دەرقەت نەدەهات و ئەوە بوو کە ئیتر لە شەراتێکی زۆر هەلومەرجێکی تایبەتی داکەوتن، لەگەڵ ئەوەش دەتوانێت خۆیان خڕکەنەوە بە هیمەتی دۆستان بە هاوکاری بە تایبەتی ئەمن پێویستە لێرە بڵم ڕەنگە حیزبی شیوعی عێراقی لە دامەزراندنی تشکیلاتی نیزامی حتا سیاسیشدا ڕەنگە هاوکاری حیزبی دموکراتی کوردستانی کرد بێ. جەنابەت بۆ خۆت خەڵکی مەهابادی و لەو سەردەمەدا کە مەهاباد دەتوانم بڵێم وەکو شارێکی زۆر گرنگ چاوی لێ دەکرا و پێگەی سەرەکی حیزبی دموکراتی کوردستان بۆ کەسایەتی مامۆستا شێخ عیزەدین حسێنیش کە لەو سەردەمەدا ئیمام جومعەی شاری مەهاباد بۆ دکتۆر قاسم زۆربەی کۆبوونەوەکانی لە ناو شاری مەهاباد دەکرد. پێم خۆشە باسی ئەو وەختەی شاری مەهابادمان بۆ بکەیت، بە تایبەتی لە سەردەمی شۆڕش و لە ساڵانی 57 و 58دا دۆخی مەهاباد چۆن بوو؟ ئەم دیارە من ئەماژە بۆ بکەم وەک زۆر کەس باسی کردووە. ئەمن ئەو دەمی دەمبیست کە کەسێک بە نێوی دکتۆر قاسملو هاتوۆتەوە و لە نێو شارە. ئەمە نەمان دەزانین دکتۆر قاسملو چێیە، بەڵام دیار بوو دکتۆر قاسملو دەگەڵ مەجموعەیەک لە کادرهای ڕێبەری حیزب و ڕەنگە کادرای خوارەوەی ڕێبەریش هاتبوونەوە منتەقاوە لە مەهاباد و لە شوێنەکانی دیکە جێگیر بوون، کاری پەیوەندیەکانیان بەرقرار کرد بوو و کاری تشکیلاتی و حیزبیان دەکرد. بە دوای ڕووخانی ڕژیمدا بەڵێ مەهاباد بوو بە بنکەی سەرەکی زۆربەی حیزبە سیاسیەکانی کوردستان و زۆربەی حیزبەکان ڕەنگە دەفتەری سەرکیان لەوێژ نەبوو بێ، بەڵام سیاست و تشکیلاتیان متمرکز کردبوو لەسەر مەهاباد و لەسەر مەهاباد و دەوروبەرەوە زۆربەی چالێکەکانن لەو شارەدا خۆلاسە کردبووە. هەر لەو حیزبانەی کە وەکو حیزبی دموکراتی کوردستان، کۆمەڵا، حیزبی توودە، چریکە فدایەکانی خەڵک، چریکی ئەشرەف، نازانم پەیکار، ڕاهی کارگەر، هەرچی هەبوون حیزب و دەستە و ڕێکخراوی سیاسی لە کوردستان دەفتەریان کردبووەوە و خۆیان دەکوتا بۆ کوردستانەوە لە هەمووان گرنگتر خۆیان دەکوتا بۆ شاری مەهاباد. ڕەنگە هۆکاریش ئەوە بێ کە ئەو پێشینەی لە پێشدا مەهاباد هەیە بۆ وەکو ناوەندی کۆماری کوردستان، وەکو پێتەختی کۆماری کوردستان، ڕەنگە هۆکاری سەرەکی ئەوە بوو بێ زیاتر وەکو پێشینە سیاسی کە مەهاباد هەیە بێ. باز لەوە دەکرێت کە گۆیان ڕێبەرانی ئەو کاتی حیزبی دموکرات بڕیاری ئەویان داوە کە دەست بەسەر پادگانی مەهاباددا بگرن. شتێکی وا لە ئارەدا هەبوو کاک ئیبراهیم ئەوەندەی تۆ ئاگادار بوو بێتی؟
کاک جەماڵ جارە لە پێشدا ئەوەی دەستی بەسەر داگیرە شارەبانی مەهاباد بوو من لەوێ بووم و پێ ارتباطدا بووم دەگەڵ ئەو مەزموعەیە کە قەرار بوو بێن شارەبانی مەهاباد بگرن لە پێشدا خۆپێشاندانەکان لە دەرەوەش دەوروبەری شارەبانی بوون بەڵام دەستەیەک بە تایبەتی هاتن و چەک و چۆڵی شارەبانیان هەموو وەرگر بەبێەوە هیچ دقەیەک بکرێ بەبێەوە هیچ شتێک بکرێ ارتباط هەبوو لە پێشدا و شارەبانی تەسلیم کرا بە دوای شارەبانیدا هەنگی ژاندەرمەری هەبوو لە هەنگە یاستادا کن مەیدانی چوارسرا خەڵک هجومیان بردەوێ لەوێ تەقەیەکی مختصر کرا بەڵام لە ماوەیەکی کەمتر لە 9 ساعت دەست ئەو شوێنەش داگیرا ماوە ئەو ژاندەرمەری ئەو هەنگ یاستادەی کە لە خەیابانی ئەو خەیابانەی کە دەچێت بۆ پادگان بینی چوزانم کوی فەرەح و خەیابانی وەفای ئەو ناوەندا هجوم کراوێ بەشێکی زۆری ئەو چەک و چۆڵە لەوێش هاتە دەرێ بەڵام تانکیانی پادگان هاتنە دەرو و تەقیان لە خەڵک کرد شەهید هەبووە و ڕۆژە و ئەو ڕۆژە نەتوانرا پادگان بگیرێ و نەتوانرا هەنگ بە تای بگیرێ بەڵام دە ڕۆژی دوایدا هەنگوانە گیران و پادگان تەسلیم نەبوو پادگان نەگیرا تا ئەوەی کە لە ئرتباط لەگەڵ سوزانم ئەو کەسانەی کە هاتوونە نیو حزب بوردەوڵات توانی ئرتباطیان دەگەڵ بگرێ و بە شێوەیەک لە شێوەکان پادگانی مەهاباد دەواقعدا خۆی تەسلیمی خەڵکی کوردستان و حزبی دموکراتی کوردستان کرد ئەوەی ڕاستی بێ پادگان کەوتە دەست حزبی دموکراتی کوردستان هێزەکانی دیکەی لێبوو زۆر بەکەمی بەڵام کارساز نەبوون و زیاتر پادگان دەبەردەستی حزبی دموکراتی کوردستان دابوو تاوانی دیکە ئاماژت بەوە کرد کە لەو سەردەمەدا زۆربەی لایەنە سیاسیەکانی ئێرانی و کوردستانی لە مەهاباد مەقەڕیان هەبوو بەڵام عەمەلەن شار لە دەستی حیزبی دموکراتدا هەبوو بۆ چ ماوەیەک حیزب توانی کۆنتڕۆلی شاری مەهاباد بکات تا ئەو کاتێک کە شار گیراوە کۆنتڕۆل لە بەردەستی حزبی دموکراتی کوردستاندا بوو حزبی دموکراتی کوردستان لە دوای گرتنی شارەبانی دەست بجێ هەر لەوێ نەک بەڵام حزبی دموکراتی کوردستان لەبەرەوەی من باش لەبیرما فدایەکانیشی لێبوو خەڵکی دیکەشی لێبوو لە شارەبانی و هەموو هەوڵان دەدا کۆنتڕۆلی ئەو ناوەندە وەکو ناوەندێکی ئاسایش و ئینتزامی نێو شاری مەهاباد لەدەست بگرن و بیپارێزن ئێمەش لەوێ بووین ئاخرەکەی وای دەهات کە ئێمە توانیمان دەسەڵاتی شارەبانی و دەسەڵاتی ناوەند و دەسەڵاتی هێزی ئینتزامی و پاراستنی نێو شار بەدەستەوە بگرین و ئەوانی دیکە لەوێ نەمان جەنابەت لە ڕێی کاکغەنی بلووریانەوە هاتوویتە ناو حیزبی دموکراتی کوردستانەوە و بووی بە ئەندامی حیزب لە شانە نهێنیەکانی حیزبدا جێ خۆت کردەوە و دواتریش بە ڕسمیکە بووی بە ئەندام با بڵێن ئەگەر باسی ئەوە بکەین کە کەسایەتی کاکغەنی بلووریان لەو سەردەمەدا باز لەوە دەکرێت کە گوایە ناکۆکیەکە بوو لە سەرکردایەتی حیزبی دموکراتدا دەگەڵ دکتۆر قاسملوو لە نێوان دکتۆر قاسملوو و کاکغەنی بلووریان شتێکی وا لە ئارادا هەبوو بە تایبەتی کە دوای ئەوەی کە لە کۆنگرەی چواریشدا ئەوانە زیاد دەبنەوە لە حیزبی دموکرات کاک جەماڵ باوەڕت بێ هەموو ئەو شانە حیزبی تودەی ئێران دروستی کرد مامەغەنی ئینسانێکی زۆر مەبارز بوو ئینسانێکی قارەمان بوو ئینسانێکی کۆڵ نەدەر بوو بەڵام ئینسانێک بۆ فریوی وانەی خوارد فریوی حزبی تودەی خوارد بۆ خۆی لە کتێبەکەیدا باس دەکایدی باسی زۆر حقیقەت دەکات دەڵێ ئەمن جارێکیان کە کاک حەمەدی مینی سراجی دێتە دەبینێ لیان دەپرسێ دەڵێ کاکە خۆ من چووم لە تەورێزێ تووشی عەلیگەلاوێژ بووم لێی پرسیوم کاکە بۆچی تاوا کرد ئەو کارنەری حزبی تودە بوو کاک عەلیگەلاوێژ ناوەندی حزبی تودە بوو دەڵێ سێری بۆ مش پێم کوتکتومە کاکە گۆ کارەتان بۆ بەمەکرد خۆ حزبی تودە دەڵێ ئاگامان لێ نەبوو دەڵێ کاکەجان وەڵی بۆ خۆی ئەعلامەکەی نووسیوە عەلیگەلاوێژ ئەوە قسەی مامەغەنیە ئیتر تۆ بزانە دەخالەت و دەستێوەردانی حزبی تودا دەنێو حزبی دموکراتی کوردستاندا و بێباوەڕی هێندێک کەس بەڕێبازی حزبی دموکرات یا فری خواردنی هێندێک کەس سادە لەوحانە بۆ حزبی تودەی ئێران ئەو کارە ساتەی خوڕقان دەنا مامەغەنی کێشەیەکی دەگەڵ حزبی دموکرات نەبوو کێشەیەکی دەگەڵ دکتۆر قاسملوو نەبوو تیندانی حزبی تودە و چوون دەبنباڵی مامەغەنی و کەسانی دیکەوە وای لەو خەڵکە کرد کە لە حزبی دموکراتی کوردستان دا ببڕێن و زەربەیەکی یەکجا زۆر گەورەی ڕوحیان
لە بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا حتا دەتوانم بڵم زربەیەکی یەکزار ڕوحی گەوران لە ئەندامان و لە ئەنگرانی خۆیاندا ئەلعانیش ئەوانی کە ئەندامی کۆنگری چوار بوون ڕۆژێک لە ڕۆژان ئەندامی و حیزب بوون هەر باسی کۆنگری چوار دەکرێت پیان ناخۆشە پێی ناڕەحەتن ئەگەرچی زۆربەی هەرە زۆریان ئێستا چالاکن یا لە نێو حزبی دموکراتی کوردستاندان یا حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستان ئێراندا یان لە جێگاهای دیکە چالاکن و زۆر لە کەسانی نیشتیمانی دیکە لە کەسانی ناسیۆنالیستی دیکە لە کەسانی کورتپەروەری دیکەش دەتوانن بڵم لە پێشن و نیشتوان پەروەرن بەڕاستی بەڵام بە هەر حاڵ ئەو واقعیتێکە کە ئەو دەمی لە حزبی دموکراتی کوردستاندا ڕوویدا دەستێوەردانی حزبی تودەنە بە ئەو کێشە نێو حزبی دموکراتی کوردستاندا ڕووی نەدەدا ئاماژەیەکی جوان بوو ئەوە بۆیە و پرسیارم هێنا گۆڕێ بۆی زۆر کەس پرسیاریەوە دەکەن کە ئەو کێشانە بوسی هات ناراوە بەڵام بە بابەتێکی دیکە بڕوژێنین ڕەنگە هیچ حیزبێک لە مێژووی کوردستاندا وەکو ئەو سەردەمەی حیزبی دموکراتدا خاوەنی ئەم هەموو کەسایەتێ بەرزە نەبوو بێت هەر لە دکتۆر قاسم لۆ بگرا هەر لە کاک حەمەدەمینی سراجیەوە بگرا کاگەمیری قازی کە و کادەندامی شوڕای مرکزی بووە کاک غەنی بلووریان زۆر کەسایەتی دیکە کاک مەلا ڕەسووڵی پێشنەماسکە لە شەوانی ڕابردوودا گفتوگۆم لەگەڵ کرد کە سیر لە مێژووی حیزبی دموکرات دەکەی ئەم هەموو کەسایەتی بەرزە لە ڕێبەرایەتی ئەم حیزبەدا بوو بۆچی نەکرا ئەو دەرفەتە بقۆزرێتەوە و شۆڕشی گەلانی ئێران وەکو دەرفەتێک بەکار پێندرێ وەکو هاودەنگیەک بۆچی حیزبی دموکرات نەیتوانێت ئەو دەرفەتە کەڵک وەربگرێت چاول لێ کاک جەماڵ حیزبی دموکراتی کوردستان تەنها کێشەی دەگەڵ جەمهوری ئیسلامی نەبوو تەنها مشکل و گرفتی حزبی دموکراتی کوردستان ئەوە نەبوو کە تازە تەوەسعێتێکی یەکزا زۆر نالەبار کۆت و خەڵکی یەکزا ڕووی دە حیزب کرد بوو تەشکیلات نەبوو دامەزراوە ئۆرگانی حزبی بەڕسمی دەست بەکار نەبوون کادی پێویست بۆ بەڕێوەبردنی کارەکان نەبوو ئەوە لایەکی قەزێکە بوو کە وردە بە دڵسۆزی خەڵک و بە فیداکاری خەڵک و بە هاتنێ و ڕیزی حزب لە خەڵکانی دڵسۆز و نیشتمان پەروەری دیکە توانیان ئەو خەلە پڕکەنەوە بەڵام کێشە خۆر ئەوە نەبوو حزبی دموکرات دەبوو جوابی حزبی تودە بداتەوە جوابی فدایان بداتەوە جوابی کۆمەڵە بداتەوە بەداخەوە من دەتوانم بڵم کێشەی کۆمەڵە و حزبی دموکرات کاریگەرترین کێشە بوون لەسەر ڕوتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانی دیکە دژایەتیان لەگەڵ هەردووشیان دەکرد حزبی دژایەتی لەگەڵ کۆمەڵەش دەکرد لەگەڵ حزبی دموکراتیش دەکرد فدایان دژایەتیان لەگەڵ حزبی دموکراتیش دەکرد کۆمەڵەش دەکرد ئەوانە هەرچیان لە بەرەیەکدا بوون بەڵام عینی حاڵیشدا لە دژایەتی یەکتر ڕانەدەوەستان تا ئەوەی کەوای لە هەداگان لێ بخۆت بە هەر حاڵ شەڕی براکوژی زۆر چوزانم کارەساتباری لێکەوتەوە کێشەی ئەو دوانە بەڵام ئەوە بوو کە دەرفەتەکان نەتوانرا زەپت بکرێن و لە هەمووش مهمتر ڕێژیمی ئێران تازە هات بۆ سەرکار خەڵک بە گەرم و گۆڕ پێشوازیان لەو ڕژیمە دەکرد نەک خەڵکی کورد خەڵکانی دیکە فریوی قسە و باسەکانی خومینە خواردبوو کە ئەکسیان لە کورەی مانگدا دەدی تو نازانم خۆناسە زۆر شتی دیکەیان بۆ ساز کرد بوو لەلایەک مەساب بۆ لەلایەک چەپی سنەتی سەپی تەسلیم تەڵەب بە تەواوی پشتگیری نظامی دەکرد حسابکە حزبی تودەیەکێک لە بەهێزترین حزبەکانی چەپی ئەو کاتە بوو دەتوانم بڵێم شێک لە بەهێزترین حزبەکان و تەشکیلاتەکانی نێوخۆی ئێران بوو بە تەواوی وجود و پشتیوانی لەو نظامە دەکرد بە تەواوی وجود و پشتیوانی لەو دەسەڵاتە دەکرد و حزبی دموکرات و تەشکیلاتی حزبی دموکرات و خواستی حزبی دموکرات و چزانم بزوتنەوەی کوردستانی دەکوتا بە بزوتنەوەیکی وابەستە و بە بزوتنەوەیکی نازانچی ئەوەیە کە حزب هەر یەک کێشەی نەبوو حزب زۆر لەوە زیاتر کێشەی هەبوو دەبوو لەلایەک جوابی تبلیغاتیوانە بداتەوە لەلایەک جوابی کۆمەڵە بداتەوە کۆمەڵە شەڕە و کێشانەی هەبوو وەک حزبی دموکراتی و کۆمەڵە کێشانەی هەبوو جوابی ئەو کێشەی خۆیانە بداتەوە ئەو بوو کە ئەو جۆرێکە پێویستە ئەو جۆرێکە پێویستە ڕەنگە نەکرابێت کەڵک لەو دەرفەتە وەرگیرێ ئەگەرچی هجومی سەراسەری ڕژیمی ئێران بۆ سەر خەڵکی کوردستان بە هەر جۆرێک بوو بە ئەو دەرفەتە بەو شێوەیە هەر نەدەکەوتە دەست لەبەرەوەی هێزی نظامی حزبێک سازمانێک ڕێکخراوێکی کوردستانی ناتوانێت بەرابەری بکات لەگەڵ هێزی هیچێک لەو دەوڵەتانە کە کوردەکان لەوێ بەرەنگاریان دەبنەوە گرنگترین هۆکارێک کە لەو سەردەمەدا گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەیتوانی یەکگرتوو بێ و کۆمەڵە و دیموکرات نەیانتوانی هاوگوتار بن بۆ بابەتی نەتەوەی ئەگەر بتەوێ وەکو گرنگترین هۆکار ئاماژەی پێوە بکەی ئەو هۆکارەت چ بوو ئەگەر قسەی دڵی خۆم بکەم دەستێوەردان لەلایەک دەستێوەردانی حزبی تودا لەلایەک دەستێوەردانی یەکێتی نیشتیمانی
بە تایبەتی کۆمەڵی ڕێنزدەران بە تایبەتی نێوشار مستفا لە کاروباری نێوخۆی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و حتا دەتوانم بڵم لە هەندێک جێگادا تیندانی هاوڕیانی کۆمەڵا بۆ جیاتی زیاتری حزبی دموکرات بۆی کەسی پخوایان بکەنەوە ئەوە گەورەترین هۆکار بوو ئەگەر حزبی دموکرات و کۆمەڵە توانی بایان واقعاً بەرەیەکی کوردستانی واقعی پێک بێنم پێکەوە دەیانتوانی زۆر لەوە زیاتر جێگای خۆیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەنەوە و با ئاسانیش ڕێژیم نەیدەتوانی بەو شێوەیە کە توانی بەسەر کوردستاندا زاڵ بەسەر کوردستاندا زاڵ بێ ئەگەر دوو بە دوو هاوپەیمان بان و دوو بە دوو لە بەرەیەکدا وەڵامی چەپی خۆ بەدەستەوە دەریان داباوە دەیانتوانی ئەو تبلیغات تجاراوی لە نێو لاوانی کووردا پەرەیە گرت بوو و خەڵکیشی زۆریان فریودا بوو بۆ جیاتی حزبی دموکرات و ڕۆشە تاوەرە لە کوچە کۆڵانی کوردستان دە تبلیغاتیان دژی بزوستنەوەی ڕزگاری خەڵکی کورد دەکرد دەیانتوانی بەرەنگارێکی جدی بنەوە بۆ ئەوانە ئەمن دەتوانم بڵم گەورەترین هۆکار هەر ئەو نا لەباری و ئەو نالێڕێشی و ئەو نەبوونی هاوگوتارێکی سەراسری لانی کەم لە بەرامبەر داگیرکەدا لە نێوان حزبی دموکرات و لەناو کۆمەڵەدا بوو بە هۆکاری سەرەکیەوەی کە نەتوانێت باشتر لەوەی کە هەیە لەو دەرفەتانە کەڵک وەرگرین نمونەیەک بابجێرمەوە کاک جەمال حزبی دموکرات دوای شەڕی سێ مانگە حزبی دموکرات و کۆمەڵە کە توانم بڵام سەرکەوتنی گەورەی پێشمەرگەی هێزی پێشمەرگی کوردستان بە کۆمەڵە و دموکراتەوە بەسەر ڕژیمی داگیر کردا بوو شەڕی سێ مانگە کۆتایی هات و خومینی ئیقراری بەوە کرد کە دابنیشی گفتوگۆ بکات لەگەڵ خەڵکی کوردستان نوێنەرانی کوردستان بریتی بوون لە کۆمەڵە و لە حزبی دموکرات و دەفتەری ماوەسا شیعەزەدین بە جۆ نوێنەرایەتی هەبوو فیدایەکان نوێنەرایەتیان هەبوو ئەو دەمانە شار بەدەست ئێمەوە بوو شار بەدەست ئێمەوە بوو ئەمن لە ستادی نظامی کە دکتۆر کە شەهید سەرگورە باسی لێبوو سەروان چەڵەبی لێبوو کاک حەمیدی گەوهری لێبوو منی لێبووم و هاوڕێک کە کێستا لە ئێرانەیە وەکو بەشی سیاسی لەو بەشەکاری دەکرد من بەرپرسی انتیزامات ئەو دەمانە لەوێ ئەرتەش لە مەهاباد مستەقەر بوو دنێو پادگاندا لە سە شاخەکان هەبوو لە داشامەجی هەبوو لە پشتپادگان هەبوو چوزانم لە زۆر شوێنی دیکە جێگای کردبەوە بەڵام ئەو ئەرتەشە هیچ ڕێگایەکی هات شوێنە بوو لا هلیکۆپتێر نەبێ لەبەرەوەی شار کەوتەوە دەست خەڵکی تێدا بوو و دەوروبەری شاریش بەدەست پێشمەرگە بوو ئاسان نەبوو کە بتوانێت ستون بێتە نێو شاری ئەوە بوو ستون دەهات بۆ نێو شاری بە نێوی ئەوەی کە ئەو ستونانە دێن گۆرهانێکی کە کۆم بۆ لەوێ دوو مانگە لەوێ مانجە کە لەوێ 20 ڕۆژە لەوێ دەیگۆڕنەوە ئەمە لەو ماوەیەدا دوو ستونم دیت دەزانم دەشمازانی کە ئەو ستونانە کە دێن بەباری پڕی مهماتەوە دێنە نێو پادگان و ئەوەی دەڕوا بە خاڵی دەڕوا بەڵام حزبی دموکرات بۆ ئەوەی کە هیچ کێشەیەک ساز نەبێ دەنێوان خەڵک و دەنێوان حزبی دموکراتدا و دەنێوان حزبی دموکرات و خەڵک و لەلایەک و لەلایەک ڕژیم ئیسلامی ئێراندا کێشە ساز دەبێتەوە بەهانە نەدێ بەدەست ڕژیم حزبی دموکرات دەستوری دابوو کە دەبێت ئێمە ئەو ستونانە بکۆن ئەسکۆرت بکەین دەچوین لە نزیک کۆسەکەرێزڕا پێشمەرگەمان دەبن لەوێ ڕامە و ستونەمان ئسکۆر دەکرد جاوە وەڵامێکی شە بوو هەموو ئەو کەسانەی کە حزبی دموکراتی کوردستان بە شەرهەڵای سێنەر بەوەی کە دەرفەتی نەخواستەوە و مەجاری نەدا ئاشتی بێ و سوزانم ڕێگای مەدەنی نەگرتە پێش حزبی دموکرات ئەو ستونانی ئسکۆر دەکرد بە نێو شاریدا دەهاتین هاوڕێیانی کۆمەڵە و فیدایی و شریک و ئەوانە لێمان دەهاڵان بەردیان تێدەگرتن دروشمان دەدا و مەرگ بەر سازشکار مەرگ بەر سازشکارێ بە خەیانەت دەکەن ئێوە ستون دێنە نێوە ستون دەبن ستونێکی دیکە بە خاڵی بەدرقەمان دەکرد دەمان بردەوە سوور دەمازانی ستونانی کە دێن پڕە لە ئەسلحە مهمات بەڵام ئەو ستونانی کە دەڕۆن هیچیان تێدا نیە حزب سیاسەتی وا بوو دروستە نادروستە ئەوە بابمێنێتەوە بۆ خەڵک بۆ ئەوەی شەر ساز دەبێتەوە بۆ ئەوەی کە 1% لەلایەن حزبی دموکرات و خەڵکی کوردەوە بەهانە نەدێ بەدەستی ڕژیم کە شەر ساز دەبێت کە هێرش و پەلامار دەست پێ نەکاتەوە بەڵکو بتوانە ڕێگای وتیژ گفتوگۆ بە کێشەی کورد چارەسەر بکەن حزبی دموکرات ئەو سیاستی هەڵبژار بوو بزانە ئەوان لە جیاتی بن دابنشن لەگەڵ حزبی دموکرات توافق بکەن بنەخەرە یەکدەست بن هەر لەوێ کێشیان لەگەڵ حزبی دموکراتدا ساز کرد خۆ ڕەنگە بەوانش قسەی ئەوانیشەوە بێت کە ئاغا ئەو شتانانە حەق نییە و ڕەنگە حەقیش نەبوو بێ بەباری دەبێت بازیت بکرێن بۆ بە خاڵی دەڕۆن بۆ بە پڕی دێنەوە بەڵام ئەوە کێشەی دروست دەکرد حزبی دموکرات لەوە گوژەرا بوو پادگان تازە دەبە دەستی خۆیان دابوو ئەوان بە هێلیکۆپتەر دەهاتن دەڕۆیشتن کارم بەوەی نییە بەڵام
دەکرا لەوێ ڕاکێشە ساز نەبێت ئەوە یەکێک لەو کێشانە بوو کاک جەماڵ ئیتر زۆر مشکلی دیکە بوو بەداخەوە ئەو کات بەشی گفتوگۆکانی نوێنەرایەتی دەوڵەت لەگەڵ نوێنەرانی کورد لە سنە دەکران هەندێک لە گفتوگۆکانیش لە مەهاباد ئەگەر خۆدا ئاماژەت پێکرد کە مەهاباد خاوەن پێگەیەکی زۆر تایبەت بوو بەڵام ئەو گفتوگۆیانی کە لە سنە دەکراوە لەوێ ڕۆڵی کۆمەڵە شاتە مەیدان لە گفتوگۆکاندا و کەسایەتێکی ئاینی دیکەش زیاد لە مامۆستا شێخزەدین حسێنی کاک ئەحمەدی موفتی زادەش بەشدار بوو لە گفتوگۆکان ئەم نایەکگرتوویە و ناتەبایی کە لەو سەردەمەدا دروست بوو دەکرا بە جۆرێکی دیکە کەڵکی لێ وەربگرێ حیزبەکان وەک حیزبی دموکرات بەتایبەتی شخصی دکتۆر قاسملو کە لە ئەوروپا گەڕابەوە خاوەن کەسایەتێکی تایبەت بوو ئاگاداری سیاسەتی جیهان بوو چۆن دەکرا بە جۆرێکی دیکە کەڵک لەو دەرفەتە وەربگرن کە یەک شار نوێنەرایەتی هەموو ڕۆژهەڵاتی کوردستانی کردباوە لانی کەم ئەو هەیئەتەی کە وەکو نوێنەرانی کورد پێکات بوو نوێنەرانی هەموو گەلی کوردستان بە ئیتر کاک جەماڵجان وەک باسم کرد وەزیێتەکە ئاوا بوو بەداخەوە و ڕەنگە ئەوەش بەشێک بێ لەوەی کە هاوڕیانی کۆمەڵە یا کەسانێک نیانی ویست کە مەهاباد ببێتە چەقی ناوەندێکی سیاسی کە قسەی بڕوا لەبەرەوەی پێگەی حیزبی دموکراتی کوردستان بوو بوو کە مەسەلەم باسەکان پسنا ڕەنگە ئەو بەشێک بوو بێ بەڵام لای من باقیدەی من ئەو شتە زۆر گرنگ نەبووە دەکرا لە سەقزش بێ دەکرا لە مەهابادیش بێ دەکرا جارێک لە مەهاباد بێ جارێک لە سنە بێ جارێک لە سەقز بێ کێشە نەبوو بەڵام گرنگەوە بوو کە خۆزگە ئەوانە یەکدەنگ بان خۆزگە ئەوانەیە هەڵوێز بان کە بەداخەوە نەبوون کاک جەماڵ کە حیزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەمان و هێزەکانی کۆماری ئیسلامی هاتن ناو شارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات بەگشتی داژیر کرا لە دوای ئەوەی کە حیزبەکان لە ڕۆژهەڵات نەمان بەداخەوە ئێمە ئەو یەکگرتوویەمان بە کۆمەڵە و دیموکراتەوە نەدی کە لەسەر پرسی نەتەوایەتی هاودەنگ و هاوگوتار بن هەتا ئەمڕۆژ ئێمە ئەو ناتەباییە دەبینین کە دەبینین دوو لایەنی دیموکرات هەیە سێلایەنی کۆمەڵە هەیە باشە لەو 40 ساڵی ڕابردوویەدا نەمانتوانیەوە بیر لەوە بکەینەوە کە بە هاودەنگی کار بکرێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کێشە ئەوەیە کاک جەماڵ باشە داماننا کۆمەڕە کێشەی لەگەڵ حیزبی دموکرات هەیە باشە دموکرات و دموکرات کێشەیان بۆ هەیە کێشەیان بۆ چارەسەر نابێ گرفتی سەرەکی ئەوانە چێ ئەتۆ سیرکە 90% لایەنگرانی حیزبی دموکرات لە نێوخۆ و لە دەرەوە دەنێو تەشکیلاتەکانیاندا ئەندامانێک کادرەکانیان داوایان لێ دەکەن لە بەریان دەپارێنەوە کە کاکە یەک بگرنەوە کە کاکە کێشەی ئەساسی ئێوە کێشەی سیاسی نییە کێشەی خوێندنەوە نییە بەرامبەر بە ڕژیمی فاشیستی ئیسلامی ئێران بەڵکو کێشەی ئێوە کێشەی دەسەڵاتە کێشەی باند و باندبازە کێشەی دەستە و دەستەبەندیە کۆتایی بەو کێشانە بێنن بەرژەوەندی گشتی بخەنە سەروی بەرژەوەندی خۆتانەوە بەڵام خۆ بەداخەوە تا ئێستا گوێ بە قسەی کەس نادەن ئیتر خۆ هەر کێشەی کۆمەڵ و حیزبی دموکرات نێ کاک زەماڵ ئەمە لەگە هەر باسی دموکرات بکەم ئەو وەزی بە ئاوایە باسی کۆمەڵەکانەوە بخوان ئەوانەی ژۆزیان لە حیزبی دموکرات باشتر نییە بەداخەوە گرۆهگەرایی حزبگەرایی حزب خۆشەویستی دەستەبەندی شەخصپەرستی فەردپەرستی دەنێو هەموو ئەو حیزبانەدا دەوری سەرەکی هەیە ینی ئەمن دڵنیات دەکەم پەروەردەی ئەو حیزبانە بە کۆمەڵە و دموکرات بە پەکەکەوە بە دموکرات بە پارتی بە یەکێتیەوە زۆربەی هەرە زۆریان پەروەردەیان وایە حیزبەکەیان لە کوردستان خۆشتر دەوێت بەکردەوە دیومانە کوردستانی فدای حزب کردووە فیدای مبارزەیەکی دەرون حزبی کردووە فدای سوزانم کردوێتە قوربانی کێشەی حزبی نێوان خۆی و حزبێکی دیکە بەکردەوە دیومانە لە سەختترین شرایطدا ئەوانە ئاورێکی جدی لەو مەسەلەیە نادەنەوە کاک جەمال تو حساب کە ئێستا لە نێوان دموکراتەکاندا چەندین مانگە گویا گفتوگۆ هەیە تا ئەو دەقێش ئەمن هەر خۆش بینم ئینشەڵا کە وەزع باش دەبێ ئومێدوارم کە بە دڵێکی ئاواڵەوە دابنشین لەگەڵ یەکتر وە کۆتایی بەو شێشانە بێنن وها بەلاخەرە دڵی خەڵکە خۆش بکەن و خۆشیان بگەڕنەوە قۆراغێکی دیکە حزبی دموکراتیکە بگرێتەوە دەبێتە حزبێکی دیکە لانی کەم دەگەڕێتەوە سەرڕەوتێک کە لە پێشووتر داهی بوو بەڵام تا ئێستا هیچ شتێکیان دیار نییە نە بە خەڵکیان کتۆچیان کردووە نە بە خەڵک دەڵێن تاچۆ چوونە پێش نە بە خەڵک دەڵێن ئاستنگەکان چەیە نە بە خەڵک دەڵێن سەرکەوتیان لە دانیشتەکاندا چ بوو ئەو کێشەی زۆر گەورە دەخۆڵخێنێ هەموو شتیان بەنێوەوەی کاکە
ئەمە شتەکانمان دەبێت نهێنی بێت تا کۆتایینێ ڕای ناگەێنین هیچ شەفافیەتێک لەو گفتوگویانەدا نییە هیچ کەس نازانێت جریان چیە دێ ئەو خراپە کاک جەناب حساستر لەو ڕۆ ئاستەمتر لەو ڕۆ بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان دەم و سەعاتت پێشک دێ کاک جەماڵ ئەو حیزبانە هەروەک خۆیانن هەروەک 30 ساڵەوەی پێشن هیچ فەرقیان نەکردووە من دێمەوە سەر دۆخی حیزبەکانی ڕۆژهەڵات بۆەوەی بابەتێکی زۆر گرنگ لەبیر نەکەین لە باشووری کوردستان لە دوای ئەوەی کە حیزبەکان هاتنە خوارێ لە قەندیل حیزبی دیموکرات بە تایبەتی لە باشووری کوردستان بابەتێکە بوو زۆر قسە و باسی لەبارەوە کراوە تۆش تا ڕادەیەک ئاگاداری ئەو بابەتە هەی بۆی ئەو پرسیارە لێ دەکەم زیندانی دەوڵەتووی حیزبی دیموکراتی کوردستان کە کۆماری ئیسلامی فیلمیشی لەبارەوە دروست کرد کە قسە و باسێکی زۆری لەبارەوە هەیە من خۆشە هەندێک باسی ئەو بابەتە بکەین زیندانی دەوڵەتوو چ بوو چی لێرا دەگیرە چی تێدا ڕوودا ئەوەندەی کە تۆ ئاگاداری ئەمن لە زیندانێک ئاگادارم بە نێوی زیندانی دەوڵەت و ئەو زیندانێک کە سەرهەنگ کامرانی ڕەحمەتی سید محەممەدی کولیجی لێی بوو پاش ماوەیەک سید محەممەدی کولیجی ئەوەندی کە من لێ بووم ئەو ڕۆیی و من بەڕسمی لە بەنامەی دەفتەری سیاسی لێ بووم بە بەرپرسی زیندانی دەوڵەت و کاک ئومێد سەروان ئومێد کە پێمان دەکوت کوڕەوەی ئەو ڕۆژانە بەچەقۆ ترۆریان کرد ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران خوشکە زای دوکتۆر قاسم لوی بەڵێ لە هۆڵاندا بۆ بزانم ئەو کاک ئومێدیش لە لای من جێگری من بووە دەمی ئەو شاهیدە زیندانەکان شاهیدن ئەمن کە بوومە بەرپرسی زیندان هیچ پێشمەرگەیەک حەقی نەوە بچێتە نێو زیندان هەڵبژاردنێکمان دە نێو زینداندا کرد شوڕایەکمان بۆ زیندان پێکێنان بەو پارێکەوە بە شیماڵی لە زیندانی دەوڵەت و هەمان بوو دوکانێکمان بۆ دانان کە قازانجی ئەو دوکانی هەرچی با چی باوێ خب زیندانی پوری نەبوو قازانجی لە شێو بوو هەر بۆمان دانابوون بۆ شێوەیە بەڵام هەفتانە بخۆمان پوڵێکمان بۆ دەخستنە سەر شتێکمان بۆ زیاد دەکردن بۆمان دەکردن خوا تێچان هەبوو چگەڵە سیگار و جۆرەستانە دوکانی گەورە نەبوو خۆ سوپەرمارکێت نەبوو خواردنیان هەبوو غەزایان هەبوو مشتیان لایەن حیزب بۆ دامین دەکرا ئەو زیندانیانە هەفتەی هەموو ڕۆژێ تیپێکیان لە خوارەوە زیندانی دەوڵەت و چۆمێکی سکۆری لێبوو جوگاوێکی لێبوو پێشمان گرت بوو گۆلێکی گەورەمان لێ ساز کرد بوو هەموو ڕۆژێ 30 کەس مەلەی تێدا دەکرد هەموو ڕۆژە بدونی استثنا هەموو ڕۆژە بدونی استثنا ئەو زیندانیانە هەواخۆریان هەبووە لێدان تەوهین نازانم ئەوەی قسەی کە باسی لێ دەکرێت ئەمە باوەڕ ناکەم لە هیچ شوۆی وڵاتانی دەتوانم بڵم حتا ئوروپای ڕفتارە دەگەڵ ئەو زیندانە کرابێ یعنی هیچ گونە دەخالەتێکی بەرپرسان و پێشمەرگە لە زیندانی دەوڵەتودا نەدەکرا ئێمە فقط ڕامان گرتبوون ئاگاداری زیندانەکە بوون هیچ کەس مافی دەخالتکردن دە نێو زیندانی دانەبوو ئیلا شوڕانە بێ شورا دیاری دەکرد چێ بچێ بۆ هەواخۆری شورا دیاری دەکرد چێ بچێ بۆ مەلا شورا دیاری دەکرد چێ دەبێ مەسەلەن کۆمەژی بکرێ چێ دەبێت سیغاری بێ هیچ شتێک بەمە مەربوطی نەبوو بەندکراوی کورد هەبوو لە زیندانی دەوڵەت و زۆر بوون ئەندامی حیزبەکانی دیکە بوون و یانی با بڵێن چۆن بوو جاش بوون کێندیشان وەکو پەیرەوی کۆنگرەی چوار هێنا دوێ بەڵام هەردەست بەزی حیزب گوێکردنەوە 4 کەس بوون زۆر نەبوون نیچان فارقی خستەوی بوو بردنی لە مامداوێ یا مەزرا داینان لە مزگەوتێک و پێشمەرگەیەکی لە کندانان وەکو تەحتی نەزار نەک زیندانی بە هەر حاڵ لە هەمووی مهمتر کاک جەماڵ زیندان برینداری لێبوو هێلیکۆپتەرێک بەر ببەوە من ئەو ڕۆژانە لەسەر دیواری چێک لە هاوڕیانەوە ئەو مۆزوع ئەم نووسی پێم خۆشە لێرە باسی بکەم هێندێک لەو کەسانە بریندار ببوون برینەکانیان قوڵ بوو سەخت بوو دکتۆری چوامان لە کردنەوە دکتۆر جوتیارێکە بوو سۆسیالیست بوو لە دەوڵەتەوە دەهات دەرمانی دەکردن دکتۆرێکی دیکەشە بووە من نامێ بڵام ڕەنگە ئەوەندەی من لەبیرم بێ ڕەنگە ئەو بوو بێ لەکن حیزبی سۆسیالی دەهار جاجارە تیماری دەکردن دکتۆر محەممەد عوسمان یا شاید کەسێکی دیکەیان بوو بێت چاکم لەبیر نییە بەڕاستی بەڵام دیسان برینەکان قوڵ بوون ئەوە بوو ئێمە وەکو زیندان پەیوەندیمان کرد لەگەڵ دەفتەری سیاسی زۆرمان هەوڵ دەکە کاکەوانە بێنن لابرن ئاخری نامەیەکمان بۆ هات کوتیان بیان بەرەوە مەهاباد لە مەهاباد تحویلی شورای نظامی شاریان بدەن ئەو دەمی مەهاباد من تازە بووم بە زیندانی دەوڵەت و مەهاباد سادە گفتوگۆدا بوو ئەمن کە بەشی
ئینتزامی بووم پاش ماوەیەکی نەهێندە زۆر پێشەوەی کە دکتۆر سەرگور عەباسی ترۆر بکرێ ئەمن منتەقیری زیندانی دەوڵەت و کرام خلاصە هێنامانەوە زیندانی دەوڵەتەوە هێنامە لە زیندانی دەوڵەتەوە هێنامانەوە مەهاباد تەحویلی سەرگورد عەباسیماندا کاک سەرگورد تێمنەوانە سلێ بکەن ئەمن نە دکتۆرم هەیە نەبی مارەسانە مێنە هیچ بێ بڕۆ تەحویلیان بدەوە تەحویلی سوپای پاسارانە بدەوە بە سیج و سوپای بوون یەکشان لە هێلیکۆپتێر بەرببووەوە بە نێوی ئەحمەدی خاچیان لە بیرما یەکشان نێوی شاپوری جەزی بوو شاپوری پەروین بوو یەکشان نێوی ئەکبەری جەزی بوو ئەوانە هەموو بریندار بوون حەوت کەس بوون مەجموع ئەمە من و سیانەم نێوانەکانم لە بیرانە دکتۆرێکیان دەگەڵ و بە نێوی دکتۆر مەسعودی شیرازی ئەویشمان هەر دەگەڵ هێنانەوە دکتۆر ساو و سڵامەتیش بوو دەنا بەڵام لەبەرەوەی لە ڕێ پاسمانی دەکردن و ئاگای لایەن با و شتێک بە ئەوەشمان دەگەڵ هێنا ئەویشمان رە تەحویلداوە بەڵام تەحویلی پادگانماندانەوە تەحویلی سوپای پاسارانمان نەدانەوە یعنی حزب نەگۆڕینەوەی دەکرد دەول ئاخریان ینی هیچ شتێکی نەبوو هیچ پرس ڕۆژی وابوو جاری وابوو بەمان 50 کەس گوێگرە ئازاد دەبوو جگای نەبوو ئەسیر زۆر بوو شەڕ زۆر بوو شەڕ پێکدادان زۆر بوو زۆر کەس بەدیل لە گیرە لە هیچ جگایەک جگامان نەبوو هەبوو حاڵەتی وە هەبوو لەناو زینداندا کەسێکی ئەعدام بکرێیان حکمی ئەعدامی بەسەردا بسەپێندرێ ئەوەندەی ئەمن لێوە بم هیچ کەس ئەعدام نەکرا هیچ کەس حزبی دیموکرات نەویستۆ ئەو بابەتە بە دیکۆمنت بکە فیلمی لەبارەوە دروست بکە و بابەتێکی زۆر گرنگە ئەمن لە بیریشمە حکمی ئەعدامی چەند کەس لە مەهابە لە ڕزایە کە دەرکرا حزب ئەعلامێشی داکوتی لەوەی بەولاوە هەر یەک نەفەر لە ئێمە ئەعدام بکرد 2 نەفەر لە زیندانیان ئەعدام دەکەین پێم وابێ یەکجێ 12 کەسی لە ورمێ ئەعدام کرد جەمهوری ئیسلامی دێ حزب دەبوو هاتا 24 کەسی ئەعدام کردبە ئەم پێما بێ جەمهوری ئیسلامی دەوێت حزب تاقیکاتەوە حزب دەستی ڕاگرت ئەعلامێکیشی پەشیمان بووەوە نەیتوانی کاکە ئەوەی ئەو دەیکرد کوا بە حزب دیموکرات دەکرێت ئەوەیە کە ئەمن ئەوەندەی من ئاگام دەبێ ئەوەندەی لە زیندانی دەوڵەت و من لەوێ بووم نەمدید یەک کەس لە زیندانی دەوڵەت ئەعدام بکرێت کاک ئیبراهیم لەو سەردەمەدا حزبی دیموکرات بەشی فیلمی هەبوو بەڵام هیچ شتێک لەو بارەوە بڵاو نەکراوەتەوە بۆچی حزبی دیموکرات هەوڵی نەداوە وەکو دیکۆمنت ئەو شتانە تۆمار بکرێت زۆرتر حزب دیموکرات لە بەرەکانی شەڕ فیلمی هەڵدەگرتەوە بەداخەوە یەک فیلم بەردارمان هەبوو منەوەندەی بزانم لە بیرم بێ وەستا عەبدوڵای ڕسوڵپوور یادی بەخێر ئەو فیلم بەرداری حزب بوو فیلم بەرداری دیکەم پێشنیایە لە هیچ جگایەکی کوردستان یا لانێکم لەو ناوچانەی کە ئەمە بزانم بە مەهاباد و سەردەشت و بانە و دوور بەرتا دەگات خانە و شنۆ هیچ کەس فیلم بەرداری نەدەکرد لە غێری وەستا عەبدوڵای ڕسوڵپوور زیاتر ئەوە بوو کە ڕەنگە نەپرژابێتێ دەنا ئەوانە بۆ خۆیان یەکجا زۆر گرنگ بوون و بابەتانە لانی کەم دە مستەحبە و توێژەکاندا دەگە خەڵک دەتوانەوە شتانە بکەن بۆ چ ماوەیەکەوە بەرپرسی زیندانی دەوڵەتەوە بوون دەقیق نازانم ڕەنگە 3 مانگ 4 مانگ هەوڵتان نەداوە ئەو بابەتانە بنووسنەوە کە پەیوەندیان بۆ سەردەمەوە بێ جار لێک دوو جێگادا وەکو فەیسبوک من پێما بێ بە درێژی باسم کردەوە شتا نووسیمەتەوە ئەو ئەگەر لازم دارێک کەس ڕەنگە باسی بکەم باش لەبەر گرنگی بابەتەکە بۆی باسم کرد بابێنە سەر دۆخی ئەمڕۆ حیزبەکان لە پرسیاری پێشتریشدا ئاماژەیەکت پێ کرد بەو پرش و بڵاوی کە ئەمڕۆ لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نادەبینین دۆخی ئەوڕۆ حیزبەکانی ڕۆژهەڵات چۆن دەبینی وڵای کاک جەماڵجان وەزیان وەزمان باش نییە وەزی حزب باش نیە دەکولێتی خۆی هیچێک لە حیزبەکان نە کۆمەڵانە دموکرات تۆ باشی ئەوە نیە هەر کەسە لە جێ خۆی تەلەڤیزیۆنی هەیە و ڕاگەاندنی هەیە و پێشمەرگەی هەیە و بە هەر حاڵ تشکیلاتێکی هەیە و ڕاگەاندن ڕۆژنامە چۆزانم گۆڤار لە مەیدانی ئەمەلیدا لە مەیدانی ئەو خواستویستەی کە خەڵک لیانی هەیە وەزیان زۆر خراپ خەڵک ناڕازین لە وەزعیەتەی خەڵک داوای یەگرتنەوە دەکەن لە دوایەکردنەوە خەڵک داوای پێکێنانی بەرێکی کوردستانی دەکا واقعیەتی ژەوەیە کاک جەماڵ ئەگەر حزبی دموکراتی کوردستان و کۆمەڵە هەموو حیزبەکانی کوردستان ئەگەر ئامرازێکن بۆەوەی کەمافی نەتەوایەتی گەلێک دەستەبەر بکەن ڕێگا ئەوەنێ ئەوانە هەڵیان بژار تا ئێستا ڕێگا ئەوەی یەک بگرنەوە و لە دوایەکردنەوە ڕێگا ئەوەیە کە یەک بگرن لە بەرەیەکی کوردستانیدا و خەباتیان بکەنە خەباتێکی چوزانم ئەو ڕۆیی پێکەوە کار بکەن کاک جەماڵ شتێکیان ساز کردو بە نێوی ناوەکاری حیزبە کوردستانیەکان یەکجار زۆرشتی چاکە من لە ئەوڵەوە زۆری پێدڵخۆش بووم
زۆریشم هەتا لە سەریشم نووسی ئێستاشە پێی دڵخۆشم بەڵام کاکە ناوەندێکی ئیفلیزە کاک جەماڵ ئەو هەموو ڕووداوە هەیە تۆ یەک بەیانی مشترک لەوانە نابینی یعنی ئامادەنین لەو ناوەندەش بەیاننامەیەکی مشترک بە یەکەوە دەربکەن کاکە دەوەز لەوە خراپتر چۆن دەبێت کاک جەماڵ هۆکارەکەی هەرەوە نییە کە دوولانی دیموکرات و دوولانی کۆمەڵە تێدا بەشدارن بە جۆرێک هەر حیزبی دیموکرات و کۆمەڵن 100% وایە بۆیە هەتا ئەو حیزبانە یەک نەگرنەوە هیچ شتێک چارەسەر نابێ یەکگرتنەوە تۆ ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووی و ماوەی دوای دیابوونەوە لە ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانیش بەڵام ئێستەوە بزانم وەکو کەسایەتێکی سربەخۆ بابەت و بۆ چوونەکانت بڵاو دەکەیتەوە لەو نووسەرانشی زۆر دڵسۆزانە پرسی یەکگرتنەوە باز دەکەی لە بابەتەکانتدا بۆچی حیزبی دیموکرات بە هەردوو لایەنەوە جۆ لە ڕخنەی کەسانی وەکویەوە ناگرن چاخۆ هەر من بەتەنێنیم کاک جەماڵ ئەتو بۆ خۆدێک لەوانی خەڵکیی یەکجا زۆر دڵسۆزانی حیزب کاکە مە مێژومان دەگەڵ حیزبی بوو ئەمن ئێستا ئەندامی حیزب نیم بەڵام حیزبەتی دەخوێنمدایە ئەمن تعجب دەکەم لە هێندێک کەس ڕۆژانێک حیزبی بوون و ئێستا هاتوون لە دەرەوە بوون بەلایەنێکی دیکە یان دژایەتی حیزبەکەی خۆیان دەکەن لێر و لەوێ زۆرم پێ سەیرە ڕەنگە و قەدرەی لە من کرابێ دەنێ حیزبی دیموکراتدا لە کەس نەکرایە بەڵام بژیانمە من ئامادەنیم علی دژی حیزبی دیموکرات قسە بکەم ئەمن ڕخنیان لێ دەگرم بۆی چاکتر بن ئەمن ڕخنیان لێ ناگرم بۆی کە خراپتر بن ئەمن کێشیان بۆ ساز ناکەم ئەمن دەنگۆیان بۆ ساز ناکەم ئەمن نام بخزێنم ئەو خەڵکەی وەکو منن ئەو خەڵکەی دڵسۆزی ئەو حیزبن ئەو خەڵکەی حیزبەتی دەخوێنیاندایە وەفادارم بە حیزبی دیموکرات پیان وایە ڕێبازێکی دروستە ئەو خەڵکە هەمووی خوازێریەوەی کە حیزبەیەک بکرێتەوە لەبەرەوەی نشستی ئەو حیزبانە شکستی ئەو حیزبانە شکستی مێژووی ئێمەیە شکستی ڕابردووی ئێمەیە ئەمن ئەو حیزبە سەر بکەوێ ڕابردووی من سەرکەوتووە شانازێکە بۆ خۆم شکستم خواردو کاک جەماڵ لە باری ڕوحیەوە لە باری ڕەوانیەوە لە باری مێژوویەوە شکست دەخۆم دەرنەتیجە هەموو ئەوانەی کە وەکو من بیر دەکەنەوە هەموو ئەوانەی کە دڵسۆزی حیزبی دیموکرات و ڕەوت و چوزانم بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستانم پیان خۆشە و حیزبانە یەک بگرنەوە پێم خۆشە کۆمەڵێک بگرێتەوە ئەمن خۆزگە دەخوازم کاک جەماڵ خۆزگە دەخوازم لە پێشدا کۆمەڵێک بگرێتەوە با بێتە سەرمەشق کاکە ئەوانیش وەگێمەوە ئەوانیش فەرق ناکە ئەوانیش تا یەک دەگرنەوە خەڵکیان پەرت و پەرەوازەوە هەر یەکەی لە سازێک لێدا لەسەرەوە فەیسبووکە ئێوە دژی کاک عەبدوڵڵا دەنووسێ و دیکە دژێوی دیکە دەنووسێ و دیکە دژێوی لە ئێمە خراپترن ئومێدەوارم ئەو وەزە لە هەردوو لایەن کۆتایی بێ من ئاگاداری بیر و بۆچوونەکانی تۆ هەموو بابەتەکان دەخێنمەوە بەڵام بۆوانەی کە بابەتەکانتیان نەدیوە و ئەو بەرنامەیە سیر دەکەن پێشنیاری تۆ چییە بۆ یەکگرتنەوەی دوولانی دیموکرات کاک جەماڵ هیچ شتێکی عەجایب نییە ئەو حیزبە لەوە تا هەیە لەوە تا دروست بۆ ڕەنگە پاش ماوەیەکی کورت دوای دروست بوونی دوو شێوازی بیرکردنەوەی جیابازی تێدا بوو نە شێوازی بیرکردنەوەی بڵێن چەپی چەپ و چەپی رادیکال و ڕاستی رادیکال نا شێوازی بیرکردنەوە ڕەنگە لە بواری ئیدارەکردندا لە بواری بەڕێوەبردندا ڕەنگە لە هێندێک جێگادا بۆ چوونیش هەندێک شت جیاوازیان هەبێت لە هەندێک شتدا لە هەندێک هەڵوێستا ئەوە نابێتە هۆکاریوەکی و حیزبە لێک بترازێ حیزبی دموکراتی کوردستان و حیزب دموکراتی کوردستانی ئێران لە 100 خاڵ 95 خاڵی هاوبەشیان هەیە 5 خاڵی ناکۆشیان هەیە هیچ عەقڵێک هیچ منتقێک هیچ لۆژیکێک ئەوە قبول ناکە تۆ لەسەر 5 خاڵی ناکۆک 95 خاڵی کۆک و هاوبەش فڕێ بدەی و ئەو خەڵکە تووشی ئەو وەزعێتە بکە کە ئێستا هەمانە یەکگرتنەوەی ئەو حیزبانە ڕوح و ڕەوانێکی تازە بەبەر بزوتنەوەی ئازادی خوازی ڕۆژهەڵاتدا دەکات باوەڕ بکە کاک جەماڵ ڕوحی شۆڕەژێری لە ڕۆژهەڵاتی کوردستان خەسیوە مەیوس بووە سڕ بۆ کاکە تێماوە کابرا هەموو تەمەنی هەموو مێژووی بۆ حیزب دموکرات تەرخان کردووە ئێستا حیزب دەبینێ ئاوەیە توانای دیفاعکردنی نێ لێی خەڵک پێی لە مخالفانی حیزب پێی دەکات کە حیزبی چی ئەوە دۆخت حیزبەکەتان لە دووە لەسەری خۆڕایی ئەو حاڵتانە ئەو وەزنتانە باسی چ دەکەی ئەینیوان بۆ من جێراوەتەوە ئەوە قسەی خەڵکی نوێ خۆیە ئەمن دێڵێمەوە ئەو حیزبانە دڕیان بەوەی خۆشەکە لە نێو خۆڕا خەڵک دێ پێشمەرگیان دێ فڵان دێ باوەڕ کە کاک جەماڵ
شکستی گەورە دێنین لە دوڕۆژێکی نەهێندە دووردا ئەگەر ئەو حیزبانە بەجددی بیرەک لە یەکگرتنەوە نەکەنەوە شکستێکی گەورە دێنین مێژوو پڕە لەو جۆرە شکستانە وەتە بە باوەڕی تۆ ئەگەر ئەڵوگۆڕی یەکگرۆ بدا و حیزبەکان بەو دۆخێکی ئێستێتیدان بگەڕێنەوە کارەساتی لێ دەکەوێت کارەساتی لێ دەکەوێت هیچ قسەی تێدانێ هیچ قسەی تێدانە کارەساتی لێ دەکەوێتەوە باشە ئەوەی یەکگرتوویە مادام خۆشیان ئەو شتە دەزانن کە لە داهاتوودا تووشی خەساری گەورە دەبین بۆەوەی ئەو زیانانەی کە لە دوای شۆڕژ و بەربزوتنەوەی کورتکەوت لە دوای ساڵانێکی زۆر ئەگەر هاتوو ئەو حیزبانە گەڕانەوە تووشی ئەو خەسارە نەبنەوە باشە بۆ دانانیشن کێشەکانیان یەکلایکەنەوە بۆ شۆلان لێ ناکەی کاک جەماڵ ئەو بەرنامەیە بەشی تەرخام دەبوانە دەگەڵ ئەندامای ڕێبەریان قسە کاکە بۆ دانانیشن بۆ یەک ناگرنەوە بۆ بە خەڵک ناڵەستان کردو لەو ماوەیە ئەمن پێشنیاری وەک پێ دەکەم بەڕاستی قسەیان دەگەڵ بکەم دیارە من لەگەڵ بەشێک لە ئەندامانی ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران پێشتر قسەم کردووە ئەوان دەڵێن هەر بەردەوامی لە گفتوگۆکانماندا و لە ماوەی ساڵانی ڕابردوودا لێکترینی نزیک بووینێتەوە کورە کاک جەمال وردەوە لە خەڵک پێکەینی بۆ شتانە باوەڕکە ئەخیانی چی بەردەوامین لە گفتوگۆ کاکە خۆتۆ لەوە تا هەن لەوە تا جێ بوون هەر گفتوگۆ دەکەن ئەتو چاو بڕۆ چەند ساڵی لانی کەم 10 ساڵە دە گفتوگۆدان ئەخەدی ئاکام ئەدی نەتیجە ڕاستە بەداخەوە بەبینە سەر بابەتێکی زۆر گرنگ ئەویش بابەتێکە کە خۆ داماژەت پێکرد ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران کە لە کوردەکەیدا ئەوان دەڵێن ناوەندی حیزبە کوردستانیەکان هەڵسەنگاندنێک بکەین بۆ کاری ئەم ناوەندە ڕای تۆ لەو بارەوەچیەوە تۆ بە کارێکی پۆزیتیڤ چاو لێ کردووە بەڵام لە درێژکاندا دەڵێ نەیانتوانیوە سەرکەوتوو بن نادەزانین چۆنە کاک جەماڵ ئەو ناوەندە بوونی هەر باشترە مادام هیچ شتێک دەگۆڕدانێ ئەو ناوەندە هەر باشە هەبێ باشە بەڵام ناوەندێکی سربوویە ناوەندێکی چزانم ئاکتیو نیە کاک جەماڵ ئەو هەموو ڕووداوە هەیە تۆ سیر کێسا بلوچستان ئەلامە بلوچستان کوشتارە لە سەراوان کاکە و ناوەندی هاوکارە لانی کەند بێ ئەلامەیەک دەرکە بڵاو کوشتارە محکوم دەکەم خلاص لەسەر بابەتەکانی کوردستانی هاودەنگرین ئایا بە پێ نمونە دێرمەوە ئەمە نمونە دێرمەوە دەنات چەندین بە باسم کرد ئەو هەموو ڕووداوە گرنگە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕووداوە ئەو ناوەندەیەک بەیاننامەی دەرنەکردو ڕەنگە هۆکارە بگەڕێتەوە سەرەوەی لەبەرەوەی ئەگەر دەربکەن دەبێت نێوی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستان لە پەنایەکدا بنێن نێوی سێ کۆمەڵەکەی دیکەش لە پەنایەکدا بنێن خۆ ڕەنگە ئەوان بەشیشان بەو شتە ڕازی نەبن ناویان بخرێتە پا حیزبێک کە باوەڕیان پێینەوانە حیزبن ئەوە چێت بۆیە ئەمن پێم وایە هەتا کوونێ یەکگرتنەوە ڕۆنەدا کێشەی ئەو حیزبانەوە کێشە لە ڕۆژهەڵاتی کوردستان چارەسەر نابێت باوەڕت بێ ئەو دوو دموکراتە لەو پارتیۆچێتیان خراپە لێ بەسەر دێ دەوری حیزبەکانی سربەخۆی خواست بە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە دەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵێک حیزبن کە بەناو یان وەکو بە شێوازی عەمەلی کار بۆەوە دەکەن لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان سیستمێکی سربەخۆیی ڕابگەیەندرێ بەرچاوترینیان پارتی ئازادی کوردستانە دواتر بزوتنەوەی سربەخۆیی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوانە ڕاگەندرا لە ئوروپا پارتی سربەخۆیمان هەیە پارتی سربەستیمان هەیە کۆمەڵێک پارتی سربەخۆی خوازمان هەیە لە ڕوانگەی تۆ بوونی ئەم پارتانە چەندە بە جێوڕێگە و گرنگن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەستخۆشیان لێ دەکەم لانی کەم ئەو دیوارە وەحمەیان شکاند کە کورد نابێت باسی سربەخۆی بکە پێمان دەڵێن تەزیەت تەڵاب حیزبی دموکراتی کوردستان کە ئینشعابی کرد کە جێ بۆەوە ئێرانی لەسەر خۆی لابرد فارسەکان تەلەڤیزیۆنە فارسەکان دە حیزبی دموکراتی کوردستان پێچە بۆچی ئێرانی تێدا نەماوە ئێرانەکان لە ترسان پێوەسڵ کردەوە لە ترسان ئێرانەکان پێوەسڵ کردەوە ئەوە سەرەتای لەغزشێک بوو سەرەتای فاسلە گرتنێک بوو لەو بڕیارەی کە لە سەرەتاوە لە جێبوونەوەدا دابوویان مەبەستم ئەوەیە ئەوەندە لە فارس ترساوین ئەوەندە لە داگیرکە ترساوین ناوێنین باسی سەر بەخۆی بکەین بۆیە ئەمن بڕیاری ڕفراندۆم لە باشووری کوردستان بە گەورەترین بڕیاری مێژووی کورد دەزانم وێرانی ئەوەی کە تۆ بوێری ڕفراندۆم بکەیت بۆ خۆی زۆرە کاک جەماڵ لە دەست داگیرکە 4 داگیرکە لە هاتنەدەن ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان پارتی ئازادی و پارتی سەربەستی و پارتەکانی دیکە دەیکەن و بە نێوی سەربەخۆی کار دەکەن دەستخۆشیان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم گرنگترین مەسەلای من ئەوانە ئەو بوێریان تێدایە
ئەو دیوارە وەحمایان شکان و بیری سربەخۆی خوازی لە نێو گەلی ڕۆژهەڵاتدا پەرە پێدەدەن. سربەخۆی خوازی بیرە لە پێشدا، فکرە، هزرە. ئەو بیرە دەبێت فراوان بکرێ، دەبێت بچێتە نێو مێشک و دەرونی هەموو خەڵکی کوردستانەوە. ئەگەر ئەوە ببێتە بیر و هزی خەڵکی کوردستان 16 ئۆکتۆبر ڕوونادا، نابێ ئەو شتە لەبیر بکەین. پارتی ئازادی و پارتی سەربەسی و هەر پارتێکی دیکە باسی سربەخۆیی دەکا، بەرنامەی بۆ سەربەخۆی کوردستانەیە، بەش بە حاڵی خۆم دەستخۆشیان لێ دەکەم، هیوای سەرکوتنیان بۆ دەخوازم، بە بڕوای من هەنگاوێکی گرنج مێژویان هەڵێناوەتەوە. پێت وایە ئەو پارتانە بتوانن لەگەڵ کۆمەڵ و دیموکرات کە داوای سیستمی فدرالی بۆیان دەکەن لە یەک بەرەدا خۆ ببینەوە؟ دەتوانن هاوکار بن، هیچ کێشە نیە، لەبەر ئەوەی ڕەنگە زەمینەی سربەخۆیی ئەوڕۆ لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە نەبێ، ڕەنگە 10 ساڵێکی ئامادە بێ، ڕەنگە 20 ساڵێکی ئامادە بێ. ئەگەر زەمینەی سربەخۆی لە ڕۆژ باشووری کوردستان ئامادە بووە، ئەوانەی 16 ئۆکتۆبریان خۆڵقاند دەبوو خەڵک بە بوشتی بربان، دەبوو تەماتە بارانی کردن، خەڵک جایزەی دانێ کاکە. تۆ ئەو بیر و هزرە تانەچێتە نێو ڕوح ڕەوانی خەڵک تاچ کردەوە، مشکلت هەیە دەگە سربەخۆیی. بۆیە سربەخۆی خوازی لە پێشدا بیرە، لە پێشدا فکرە، لە پێشدا ئیدە و باوەڕە. ئەو باوەڕە دەبێتە باوەڕی گشتی، کاری دەبێت کاری بۆ بکەن. هەر بۆیە ئەمن پێم وابێ هیچ کێشە نیە، ئەوانە دەتوانن پێکەوە لە بەرەیەکدا بن، دەتوانن هاوکار بن و نابێ هیچ مەجالێک بۆ جیایەتی لەگەڵ یەکتر بێڵنەوە، بە تایبەتی پارتی ئازادی پارتی سەربەستی ئەوەندەی بۆیان دەکرێت بە خۆیان لە کێشە دەگەڵ حیزب دموکرات و کۆمەڵە دوور بکردن لەبەرەوەی بەمان هێوێنەمانەوێ ئەو دوو هێزە تا ئێستاش دەتوانن بڵم بە پێی سنەتی خۆیان گەورەترین هێزی ڕۆژهەڵاتی کوردستانن. بەڵێ کاک ئیبراهیم، لە باشووری کوردستان ئەگەر چاو لێ بکەین وەکو باشووری کوردستان نییە کە لەوێدا 3 پارێزگا سلەیمانی و هەولێر و دهۆک زۆر بەرچاو بوون و لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا توانیوە حکوومەتێکی خۆجێی دروست بکەن پارتی و یەکێتی. بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لە پارێزگای ورمێ کورد و تورێک لە بەشێک لە شارەکان تێکەڵاون. لە کرماشان و ئیلام کێشەی مەسەبیمان هەیە، سوننە و شیعە. حیزبەکان دەبێت چ بکەن لە کاتی گەڕانەوەیان بە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئیدارەکردنی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت چ جۆرە سیستمێک پێڕەو بکەن؟ ئایا هەر حیزبەی دەبێت لە شارێک جێگیر بێ یان زوون دروست بێ وەکو باشووری کوردستان، یان شوڕایەکی ڕێبەری بە بەشداری هەموو حیزبەکان ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو بووە؟ کاک جەماڵ، وەک باسم کرد کێشەی کورد لە هەر چاپاسی کوردستان کێشەی نەتەوەیە، کێشەی ڕزگاری نیشتیمانیە، جا بە شێوەی فدرالی بێ، بە شێوەی خودمختاری بێ، بە شێوەی سەربەخۆی بێ. ئەمن قسەم نیە لەسەرەوەی جارێ. ئەو حیزبانە دەبێت وەک بەرەیەک بچنەوە، دەبێت وەک بەرەیەک بتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن، دەبێت وەک بەرەیەک بتوانن حکوومەت بکەن ئەگەر شتێکی ئاوەڕوو بدا. ئەو بەرەیە دەتوانێت هەڵسکۆتی خۆی لە بەرامبەر ئیلام و لە بەرامبەر بڵێن شمالی کوردستان یا بەشی ورمێ دیاری بکە. ئەوڵەن بە بڕوای من مەسحەب هەرگیز کێشە نیە لە بەرامبەر نەتەوەی بووندا. ئەمن لێرە لەو کانەدایە دوکانم هەیە، مشتری هاتووەتە دوکانێ، قسم بە کوردی کردو کوێتە کوردی کوچمە باڵکتی، ئەمش کوردم، کوردی ئیلامم، قسەی کردو ئەسم پێگەشت بوومەوە، دەگەڵ دایک وای بە کوردی قسە دەکەم، ڕەتاب کوچترین تەعەسوبێکی غێری کوردی نیە، کوردێکی کامل کوردە و تەعەسوبی کوردانیشی هەیە. بۆیە ئەمن پێما ئەو بەشە جودایە، مەسەب نابێت، ناتوانێت بێت شەشار لە نێوان کورد و بڵین تیرەکانی کورد یا بڵێن مەزاهبی کووردە. بەڵام ئەوەی ورمێ کە باست کردەوە کێشەیەکە دەبێت دەسەڵاتی سیاسی ئەو کات دیاری بکە، قەتعەن ناکرێ خەڵکی تورک نیشتەجێی شارەکانی کوردستان پەراوێز بخرێن و دەبێت هەموو ماف و ئازاد چەند بۆ داوێن بکرێن. ئەگەر بمانێ ئاماژەیەک بە مەترسیەکان بکەین لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان، پێ دوایە گرنگترینی و مەترسیانە چین کە ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە؟ لە داهاتووی کوردستان بەسەوەی لە نەبوونی ڕژیمی ئیسلامی ئێراندا بەڵێ لە داهاتوودا خۆب یەکەم کێشەمان ئەوەیە کە هێزێکی یەکدەست و هاودەنگمان نییە کە بچێتەوە نێوخۆی ئێران و بتوانێت دەسەڵاتی سیاسی و ئیداری ئەو ڕۆژهەڵاتە بەدەستەوە بگرێت. دەبێتەوە بەس بیجاران کۆمەڵە سێ کۆمەڵە دەسێنەرێکی جگایکی بردن، دموکرات و دموکارەکەی جگایکی بردەدارێکی جۆرێک ئەنی مادام هەر دەبێت بگەڕێنەوە سەرەوە زێتەی ئەو قسەی کە کردومانە، یەکگرتنەوەی ئەو حیزبانە کاکلی سەرەکی کلیلی چارەسەری ڕۆژهەڵاتە
کاکلی سەرەکی ئومێدەواری و ئومێدی داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستانە هەرچی سالاکی سیاسی کووردە نیشتمانیە نەتەوەیە ئازادی خوازە ئەگەر دەهوێت لە ئایندەی ڕۆژهەڵاتی کوردستان دەعەملێت و ئاسایشەکە بێ دەبێت گوشار بخات سەر و حیزبان و حیزبانیەک بگرنەوە قسەی ئەوەڵ و ئاخر یەکگرتنەوە ئێوە حیزبانەیە ناکرێت و دموکراتە بێ ناکرێت سێ کۆمەڵەت بێ بستەوە نێو شارەکان ئێمە کۆمەڵەیەک و دموکراتێکمان هەبوو شاری خوێناویمان دەنێدا ساز بوو ئێستا سێ کۆمەڵ و دوو دموکرات و چوار حیزبی دیکەشمان هەبێ ناگونجێ کاک زمان یەکگرتنەوە و یەکگرتن لە بەرەیەکی دموکراتیدا کۆتایی پامی منە بۆ حیزبانە کە ئومێدەوارم بە چاوێکی واقع بین دەی بڕوان و هەرچی زووتر نەتیجەی دانیشتەکانیان بە شێوەیەکی مثبت بە خەڵک ڕابگەیەنن دەوری کوردانی دیاسپۆرا چییە لە ڕووداوەکاندا چ لە ئێستا و چ لە داهاتوودا ئەمن بە شێشی زۆریان چالاک دەبینم بە شێشی زۆریان زۆر نەتەوەی و نیشتیمایی دەبینم بە شێشی زۆریان زۆر دڵسۆزانە دەبینم ئەگەر لە سەرەتایی لەتبوونەوە تەعەسوبێکی چورچۆرانە بەری چاوی هەموو لایەکمانی گرتبوو لە مێژە ئێستا دەبینم خەڵک لە هەردوو بەشی حیزب دموکراتدا بێ مجاملە بەبێت لە بەرچاوگرتنی ئەو لایە ئەو لایە شتە چاکەکانی ئەولایەتی دەکەن شتە خراپەکانن ڕفز دەکەنەوە ڕخنیان لێ دەگرن و هەمویان دڵسۆزانە بۆ یەکگرتووی و یەکگرتنەوەی حیزبی دموکراتی کوردستان هەوڵ دەدەن دەوری دیاسپۆرا بەغەیری هێندێک کەسی متعەسب و چۆرزەین ئەمن بەگشتی بە دەورێکی مثبت و ئیجابی دەزانم واقع بینانن و ئومێدەوارم ئەوانە لە کار و خشالێکی خۆیان شل نەبنەوە خۆت یەکێک لەو کەسانەی کە لە ڕووی میدیایشەوە کارە زۆر کردووە دەوری میدیا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێمە بەداخەوە میدیایەکی لاوازمان هەیە بە ڕۆژهەڵات دەتوان بڵێم هەر نییە ئەوەی کە وەکو میدیای حیزبیش دەور دەژێڕێ ئەوە نییە کە نوێنەرایەتی گشتی بکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تێبینی تێ لەو بوارەدا ئەگەر ئەو حیزبانەیە بگرنەوە بەرەیەکی کوردستانی ساز بێت بە یەک تەلەڤیزیۆنی کوردستانیمان هەبێت دەیەوێت یەک میدیای سربەخۆمان هەبێت کە داوخوازی خەڵکی کوردستان لەو مێدیاڕات چاو لێ بکرێ هیچ مێدیایەکی حیزبی میدیای خەڵک نیە هیچ میدیای کورتکاناڵ تەلەڤیزیۆنی حیزبی دموکراتی کوردستانە تو نابینی یەک کەسی غێری دموکرات لەسەر ئەو تەلەڤیزیۆنە قسە بکە ئەمە ناتوانین قسە بکەین کە ڕخنەگەری حیزبی دموکراتی چ دەگا بە خەڵکی دیکە حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەروەتر کۆمەڵە هەروەتر تەلەڤیزیۆنی ئازادمان نیە تەلەڤیزیۆنێکمان دێ وەکو ڕووداو ڕخنەی لەسەرەوە بەجێ خۆی بەڵام ڕووداو پەکەکەی دێنێ پارتی دێنێ دموکراتی دێنێ کۆمەڵی دێنێ یەکێتی دێنێ بەرەی نوێ دێنێ نازانەوەی نوێ دێنێ دەگەڵ هەمووان قسە دەکات نەزەراتی هەمووان بڵاو دەکاتەوە تەلەڤیزیۆنێکی ئاو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە بێلایەن و کوردستانی کە بتوانێ هەموو نەزەرەتەکان لە دەوری یەک کۆ بکاتەوە پێت وایە شتێکی وا پێک بێ بەو زوانە باوەڕ ناکەم هۆکارەکانی چییە لەبەرەوەی کە حیزبەکانی گرتوونین یان ئەقڵیەتی بەڕێوەبردننی میدیا لە ناو حیزبەکاندا نیە جارێ ئەمە زۆر لە پاشی چار با یەکشت پێ بڵم کاک زەما زۆر جارە ئەمە گرەی ڕۆژهەڵات دەکەین خەڵکێک چاوی قوچاند و گرەی لە باشوور دەکەن چاوی قوچاندە و پێدا دەدا باشوور دەیان ساڵ لە پێش ڕۆژهەڵاتی کوردستانە دەیان ساڵ لە ڕووی ئیدارەوە لە دوی پێکەناری دەوڵەتەوە لە ڕووی مێدیاوە لە ڕووی ئازادیەوە لە ڕووی زۆر شتەوە باشووری ڕۆژهەڵاتی کوردستان لە زۆر بارەوە لە ئێمە پێشکەوتوترە لە زۆر بارە ئەگەر یەکێتی و پارتی ئەو دژایەت و جمناتیان دەنێودانە بن دەبا ئێستا خۆ دەوڵەت و باشووری کوردستان بۆیە ئەوان لە زۆر بارەوە لە ئێمە لە پێشترن نەخێر ئەمە پێمان دەوێت لە پێشدا یەکێتیشی هاو بەشمان هەبێ دوایە تۆ میدیایەکی گەورەی وەک ڕوودا و دەسەڵاتێکی ئیداری دەسەڵاتێکی مادی و پشتیوانەیەکی دارایی گەورەی دەوێت چێها حیزب ئەوە هەیە هیچ حیزبێکیانەوەیان نییە لەبەرەوەی داهاتێک نیە لەو وڵاتە داهاتێک نیە لەو منتەقەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ حیزب یا بۆ بەرەیەکی کوردستانی سێ دەقەمان کات ماوە گرتەبینیە کرد لەسەر کۆی گفتوگۆکە هەبێ یان پێشنیارێکت هەبێ بۆ حیزبەکان بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بیفەرمە کاک زەماڵ ئومێدەوارم ئەو حیزبانە دەگەڵ خۆیان دەگەڵ خەڵکی خۆیان دەگەڵ دەرونی خۆیان دەگەڵ ئەندام و لایەنگرانی خۆیان ڕاست بن ڕووڕاست بن ڕۆک بن هەمویان پیا وایە حیزب ئامرازە بووە گەیشتن بە ئامانجێکی گەورەتر بۆ ئێمە ئامانجمان ڕزگاری نەتەوە و نیشتمانە ئەگەر حیزب ئامرازە تکایە واز لەو خۆمە و لەو حیزبایەتی و لەو تەعەسوبە کوێرەی حیزبایەتی بێنن دابنیشن داوای خەڵکی ڕۆژهەڵات داوای ئەندامان و لایەنگرانی خۆیان بەجێبێنن
کاگەبراهیم جهانگیری نووسەر و هەڵسوڕاوی سیاسی زۆر سپاس بۆ بەشداری لەو گفتوگۆیەدا. سپاس بۆ جەنابەت کە و دەرفەتت بە من دا کاک جەمال. سپاس.